پێشکردنەوەی کاتی دەوامی فەرمانگەکان کارێکی باشە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان چکە هاوڵاتیانی کوردستان شایانی زیاتر خزمەتکردنن. ئێستا هۆی کە کاتی ساعەتی دایرەکان درێژ بووتەوە زۆر باش بوو. ئەم ماوەی 3 مانگە وەکو کوردێکی ڕۆژهەڵات لێرە ژیانە دەکەم، بەس لە پێشدا سەردانی قامم دەکرد زوو قەپات دەبوو و ئیشەکان بە چەند ڕۆژان جێبەجێ نەدەبوو، حەل نەدەبوو. ئێستا زۆر باشە، مەمنونین لایەن کە کاتی ساعەتی دارەکانیان زۆر کردووە. بڕیارەکە بۆ زیاتر بە ژۆندی خەڵکی کوردستان پێناو باشترکردنی ئیش و کارەکان. سوودەکانی چیە؟ سوودانەی کە بۆ خەڵک هەیەی بەڕاستی یەکتاییمە و هیچ فەرمانبەرێک ناتوانێت گەندەڵی کا لە ئیش و کارەکەی لەو کاتی کە بۆی دەستنیشان کراوە. ئیش و کارەکان بە تەشید هەمووی لە مەسلحەتی خەڵکە. بڕیارێکی زۆر باشە. من پشتگیریەکەم وەکو خۆم لەبەرەوەی خەڵکێک هەیە دانی سبەینان لەوەیە کاتی نەبێت سەعات 1-2 ئیشەکانی خۆی دێ جێبەجێ دەکات. بڕیارێکی ڕاستە.